دیکە سڵاو لێبێ فەرموو لەگەڵ میوانەکەت. بەڵێ مەریوان کاک نازم دەمەوێت باسوکەین کە ئەمڕۆکە وەک دیارە کە دەستێن ئێستاکە فراکسیۆنی پارتی کۆبنەوەی خۆ دەکەوە لە کۆبنەوەیدا بڕیار لەسەرەوە کە بەشداری بکاتن لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان زانیارێک لە ئێوە هەیە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان و لەگەڵ ئەوەشدا ڕای فراکسیۆنی پارتی چییە لەسەر ئەو بابەتانە کە بە شێوە لە شێوەکان تەحەفوزان هەبووە لەسەر ئەو پرۆژە یاسایانە. خۆی ئەمڕۆ کۆبنەوەی ئاسایی پەرلەمانی کوردستانە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ کۆبنەوەکە دەست پێ دەکا بەرگە و بابەتەکانیش ئەوەیە کە چەند پرۆژە خوێندنەوەی یەکەم بۆ چەند پرۆژە یاسایەکی هەمارکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێم دەکرێتن بیرۆڕایی جیاواز هەیە لەسەر ئەمە خۆی بە بۆچوونی ئێمە فراکسیۆنەکان یان لایەنەکان پەلایان کرد لە پێشکەشکردنی ئەم پرۆژە یاسانە چۆن ئێستا لە هەرێمی کوردستان لە دەستپێکەوە تاکو ئێستا ئێمە بە سیستمێکی تەوافق کاروبارەکانمان بەڕێوە دەبواە ئەم پەلیان نەکرد بە پێشکەشکردنی ئەم پرۆژە یاسانەش بۆ هەمارکردنەوە یاسای سەرۆکاتی هەرێم دەبواە بە تەوافق و سازان باە خۆی ئەمە پێشکەشکردنی ئەم پرۆژە یاسانە پەلەکردن لە پێشکەشکردنی ئەم پرۆژە یاسانە ئەمە پەکستنەکە یان برێن تەمیشکردنی ئەم لیژنە 21 نەفەریەکە دانراوە بۆ ئامادەکردنی ڕێژنووسی دەستوری کوردستان خۆی لە خۆیدا دەبا مەجالیان بدەبا بۆ ئەوەی کە ئەم لیژنە زیاتر ئیشی خۆی بکردبا و ئامادەکردنی ڕێژنووسی دەستور و کوردستان باخەون دەستورێک چونکە دەستوردایکی هەموو یاسایەکان وەکو چەترێکە بۆ هەرێمی کوردستانەوە. بۆچی پێتان وایە پەلە کراوە لە کاتێکدا ئەوەندە کاتە نەماوە بۆ بڵێن کۆتایی هاتنی ئەو ماوەیە کە مەسوود سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا لە پۆستەکەی داما بۆچی پەلە کراوە؟ پەلە لەوە کراوە کە ئەو مەجاڵیان نەدا کە ئەم پرۆژە یاسانە بە سازان و بەڕێکەوتن بێنە ناو هۆلی پەرلەمانەوە چونکە ئێمە کە ئەماژەمە پێکرد لە کوردستان ئەوەی دەگوزارێت بە سیستەمەکە بە شێوەیەکی ڕێکەوتن و تەوافقات ئیشە بە تایبەتی پرسە گرنگەکان بە شێوەیەکی ڕێکەوتن بەڕێوە دەچێت پەلەکردنەکە لەوە بە دەبواە سازان بکرا بە ڕێکەوتن بکرا بە لەسەر ئەم پرۆژە یاسانە ئەگەر پێویست باە بە هەموو لایەنەکان نەک لایەنێک تەهمیش بکرێتون و پەراوەز بکرێتن و هەریەک بەسەری خۆی پرۆژە یاسا پێشکەوە نەکراوە ڕای ئێوە وەرنەژراوە لەسەر ئەو بابەتە حتمما ئەگەر پرسیار بکرا باە تەوافق دەکرا و سازان دەکرا و ڕێککەوتن دەکرا وابزانم ئەگەر ڕێککەوتن بکرا بە لە دەروی پەرلەمان لە لایەنە سیاسیەکان ئەوەندە دەجە ئەو مشتمەڕی لە خۆی نەدەگرتەوە. ئەگەر لە خوێندنەوەی ئەمڕۆ کە بۆ ئەو چەند پرۆژەیە دەکرێت پرۆژەکانی گۆڕانە یاخود دێشێتیە پەسەندکرا و دەنجی هێنا ئێوە هەڵوێستان چی دەبێتن لەسەر ئەو بابەتە؟ خۆی جارێ کۆبنەوەیکی ئاساییە ئێمە وەکو پارتیش هیچ بڕیارمان نەداوە بزان چی دەکەین و بایکۆتکردنی هەر فراکسیۆنی چنەک پارتی خۆی بڕای جیاوازەیە لە زۆر کۆبوونەوە لەوانەیە پەرلەمانتارێک یان چەند پەرلەمانتارێک یان چەند فراکسیۆنێک بایکۆتی هۆلی پەرلەمان بکەن ئەمە حالەتێکی زۆر ئاساییە لە بڕای جیاوازدا ئەمە پرسیارەکەی تۆ کە پرسیار ئاراستی ئێمە کردووە مەسەلەی خوێندنەوەی یەکەم کە بۆی دەکرێت ئەمە کاتێ ئەگەر بێت و نووساب تەواو بێ خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت سەرۆکاتی پەرلەمان ئاراستەی لیژنە پەیوەنددارەکان دەکات و بۆ ئەوەی دووبارە دروستکردنی راپۆرت و گفتوگۆ و مناقشە لەسەر دەکرێت بۆ دروستکردنی راپۆرت لە کۆبنەوەکانی داهاتوودا دووبارە دەخرێتەوە بەرنامەی کار و بۆ ئەوەی گفتوگۆ پەسەند ئایا پەسەند دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان پرۆژەیەشیان هەیە ئەوانش بۆ ئەو بابەتە پرۆژەکە ئێوە چی بەسەر هات؟ خۆی ئێمە دەمانوێت هەر پرۆژەیەک بێت بە سازان بێت نەک بێتە ناو پەرلەمان بە تاگلایەنی چونکە وەکی شارەتمان پێدا ئەمڕۆ کوردستان بە ئیتفاقاتەوە جوانە کە خۆشحالیش جێی خۆشحالیشە کە حکومەتی منکەفراوانیش دامەزرا لەسەر ئەساسی ڕێککەوتن بووە جا ئێمە هەر پرۆژەیەک شەبێت دەمانەوێت بە شێوەیەکی سازان و ڕێککەوتن بێتە ناو هۆلی پەرلەمانەوە ئەمجا قالبێکی قانونی بدرێتێ بۆ ئەوەی ئەوەندە دەجەل و ڕای جیاوازی نەبێت لەسەر پرۆژەکە. بڕە ئێوە پێتەوەیە چێ ناوێت سازان ئەنجامدا لەسەر ئەو بابەتانە چێن ئەو کەسانە نانوێت سازان ئەنجامدا لەسەر ئەو پرسانێک کە هەیە ئەوانەیە کە دەستپێک پرۆژیان پێشکەش کرد بە تاگلایەنە ئەمانە نانوێت سازان ڕوز بێت. ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستان چی دەبێتن لەسەرەوە؟ لەسەر چی مەسەلە؟ لەسەر ئەو دانیشتنە و لەسەر ئەو پرۆژانەی کە هەیە وەک خۆشت ئاماژە پێکرد کە دوور نییە یاخود شتێکی ئاسایە هەر فراکسیۆنێک بایکۆت بکە ئێوە بایکۆتی دانیشتنی ئەمڕۆ دەکەن؟
ئەوە دیار نییە تاکو ئێمەش کۆبنەوەی خۆمان نەکەینەکەینە دەرئەنجامێک بزانین چۆن دەبێتن و مەسلەی هەلوێستی پارتیش ئێمە بەردەوام لەو هەوڵی دانا ئێمە بەردەوام ئەوەشمان ویستیوە کە هەر شتێک هەر پرسێکی گرنگ بێتەنە هۆلی پەرلەمانەوە بە شێوەیەکی سازان و بە شێوەیەکی تەوافق بەڕێوە بڕوە بۆ ئەوەی کە ئەمی یەکڕێزی ناوماڵی کورد بەرەو هەندێرانێکی تر نەڕوەتن بۆ یەکە بوو دوێنێکەکەوە پارتی ناوێک دانیشتەکەی ئەمڕۆ ئەنجام بدرێتن ئایا ئەوانە تا چەند ڕاستنوێ وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی پارتی بۆچی ناتانێت دانیشتەکەی ئەمڕۆ بەڕێوە بچێت ئێمە نەمان گوت بە دانیشتەکە ناکرێت ئەمە دەمانەوێت بە شێوەیەکی سازان بێت چونکە ئەم پرسێکی گرنگە دەبا هەموو لایەنەکان سازان کرا بە ڕێککەوتن بکرا بە ئەمجا پرۆژیان پێشکەش کرد بۆ ئەوەی کە پێویستە ینی پرسیارێک لێرە ئەوەیە کە بۆچی هەموو شتەکان بە سازان بۆ بەڕێکارە یاسایەکانی خۆی نەڕوە واتە کە ئەو کاتانە یاخود ئێستا کە ئەو ماوەیەی ماوە بۆچی بەپێی یاسایی خۆی نەڕاتن بۆچی لەسەر بە شێوەیەکی سازان بێ پرسیارەکە ئەوەیە لە دەستپێکی ئەم خولا لە تەشکیلکردنی حکوومەتەکە حکوومەتێکی بنکە فراوان بووە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەو پشکەی کە بەرهەرێمی کوردستان کەوتووە لە بەغدا هەمووی بە ڕێککەوتن بووە یعنی ئایا دەکرێتن لە کاتی لە هەموو ئەو پرسانەی کە دەربازوە بە شێوەیەکی ڕێککەوتن و تەوافق و سازان بووە لە ناولایەنە سیاسەکان ئێستا ئەم بابەتە کە زیاتر پەیوەستە بە پارتی دیموکراتی کوردستانەوە ئەمە بکرێت بە شێوەیەکی تاکلایانی و هەریەک بەلای خۆی دابڕەوە هەریەک بە سەری خۆی پرۆژه یاسا بۆ هەمارکردنەوە یاسای سەرۆکاتی هەرێم پێشکەش بکە ئەمە ناکرێت دەستان خۆش بێت